گەرچە دژمن و ئازانێ من بە دیری لاڵە بم باش بزانێ کونجی زیندانم قوتابی خانەیە بیری ئازادیم لە زیندانە فراوانتر ئەبێ قڕ بەسەرا و دژمنەی هیوای بەبەندی خانەیە گرتن و لێدان و کوشتن عاملی ئازادیە تۆپ و شەسیر و کەلەپچە لام وەکو ئەفسانەیە چاوەڕوانی شۆڕشێکم عالەمێ ڕزگار بکا میلەتم بۆ ئەو مەبەستە کردەوەی شێرانەیە چەکی شۆڕش گێڕی من نووسین و بیر و باوڕە ڕاپەڕینە هەڵمەتە پڕنەعرەتەی کوردانەیە گەر بە ئازادی نەژیم مردن خەڵاتە بۆ لەشم نۆکەری و سەردانەواندن کاری نامەردانەیە قانعم ئیمڕۆ لە زیندانە بە ئازادی ئەژیم 100,000 لەحنەت لەوەی وا نۆکەری بێگانەیە